ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامی لەگدانەوە هەڵوێت چەند بابەتێکمان ئامادەی بۆی ئازیزیە خوێنمەوە. بابەت یەکەممان بەناونیشانی ئایا سزا نوێیەکانی ئەمریکا دەتوانێت ئێران ناچار بە پاشەکشە بکات؟ ئەم بابەتە توێژینەوەیکی شیکاریە لە شارپرێسەوە وەرگیراوە. لەگەڵ نزیک بوونەوەی ماوەی جەنگی ئێران لە 6 مانگی ڕابردووە زیادبوونی فشارە سیاسی و ئابوووریەکان لەسەر حکوومەتی ئەمریکا. استراتیژی واشنگتن بە ئاراستەیەکی دیاریکراوتر بەرەو جەنگی ئابووری و تەنگکردنەوەی گەماروی دارایی دەچێت. دۆناڵد ترامپ هەوڵ دەدات بە بەکارهێنانی فشارێکی ئابووری بوێنە تاران ناچار بکات لە هەندێک لە داواکاری سەرەکیەکانی خۆی پاشەکشە بکات، بە تایبەتی لە بواری پرۆگرامە ناوەکیەکەی و دۆخی گەروی هورمز. بەڵام پرسیارە سەرەکیەکە ئەوەیە: ئایا ئێران لەژێر فشاری ئابووری پاشەکشە دەکات یان فشارەکە دەبێتە هۆی قوڵترکردنەوەی بربەرەکانێ و زیادکردنی بەهای پێکدادان؟ هەڵسەنگاندنێکی استراتیژی بۆ پرسەکە نیشانی دەدات کە ئەم جارە جیاوازیەکی گرنگ هەیە. فشارەکە تەنها گەماروی دارایی نییە، بەڵکو فشارە سەربازیەکان، گەماروی دەریایی، هەوڵی داخستنی ڕێگاکانی داهات و فشار لەسەر هاوبەشانی ئێرانیش لەخۆ دەگرێت. بۆیە ئەم استراتیژیە دەتوانێت کاریگەریەکی زیاتر لە سیاسەتی زۆرترین فشاری ساڵانی پێشووی هەبێت. بەڵام هێشتا هیچ دڵنیاییەکیش نییە کە ئەم فشارە بتوانێت تاران بەرەو خۆبەدەستەوەدان بەرێت. گۆڕانی استراتیژی واشنگتن لە سەرەتای قۆناغی نوێی پێکدادانی نێوان ئێران و ئەمریکا، سەرنجی واشنگتن زیاتر لە توانای سەربازی بوو. بەڵام کەمبوونەوەی کۆگاکانی چەک و زیادبوونی ناڕزایەتی ناوخۆیەکانیش لە ئەمریکا فشارێکی سیاسی دروست کردووە بۆ ئەوەی واشنگتن بە تەواوی بە دوای ڕێگایەکی کەم تێچووتردا بگەڕێت. لەو چوارچێوەیەشدا ئابلوقە و جەنگی ئابووری دەبنە جێگرەوەیکی گرنگ بۆ بەردەوامبوونی هەمان ئامانجی سیاسی بە تێچووی سەربازی کەمتر. ئامانجی واشنگتن بە شێوەیەکی سەرەکی بریتیە لە کەمکردنەوەی داهاتی نەوتی ئێران، داخستنی کەناڵە داراییە ناوخۆیی و نێودەوڵەتیەکان، سزادانی کۆمپانیا و وڵاتانی هاوبەشی بازرگانی لەگەڵ ئێران، کەمکردنەوەی توانای ئێران بۆ بەردەوامبوون لە جەنگ، زیادکردنی فشار لەسەر بڕیاردەرانی تاران، ناچارکردنی ئێران بەگەڕانەوە بۆ مێزی دانوستان بە مەرجی زیاتر، جیاوازی زۆرترین فشاری نوێ لەگەڵ کۆن و سیاسەتی ترامپ لە سەردەمی یەکەمی سەرۆکایەتیەکەی بەناوی زۆرترین فشار ناسراو بوو. بەڵام ئەم جارە ئەم استراتیژیە لە ژینگەیەکی جیاوازە جێبەجێ دەکرێت. لە قۆناغی پێشوودا گەمەرەکان زۆر بوون، بەڵام هێشتا ئێران توانای بەکارهێنانی چەندین کەناڵی نافەرمی و ناوەندی بازرگانی ناوچەیی هەبوو. بەڵام ئێستاکە ئەگەر فشار لەسەر وڵاتانی وەکو چین و هەندستان زیاد بکرێت، مەودای مانۆڕی ئابووری تاران کەمتر دەبێتەوە. لەو ڕۆژەوە ئامانجی استراتیژی واشنگتن تەنها سزادانی ئێران نییە، بەڵکو کەمکردنەوەی توانای ئێران بۆ دۆزینەوەی جێگرەوە بۆ بازار و سیستەمی داراییە. خاڵی لاوازی استراتیژی ئەمریکاش گەمارۆکانی ئێران لە ماوەی 47 ساڵی ڕابردوودا پیشانیان داوە کە گەمارۆ بە تەنیا ناتوانێت بە ئاسانی ئێران ناچار بە گۆڕینی سیاستەکانی بکات. ئێران لە ماوەی ئەم ساڵاندا سیستەمێکی بۆ مامەڵەکردن لەگەڵ گەمارۆکان دروست کردووە. ئەم سیستەمە بریتیە لە فرۆشتنی نافەرمی نەوت، کەناڵە داراییە ناڕاستەوخۆکان، کۆمپانیا و بازرگان ناوەندیەکان، گۆڕینی شوێنی بار و بارکردن، هاوبەشانی ناوچەیی، بەکارهێنانی پەیوەندیە بازرگانیەکان لەگەڵ چین و هەندستان، ئابووریکی ناوخۆیی کە بە شێوەیەکی درێژخایەن بۆ ژینگەی گەمارۆ ڕێکخراوە. لەبەر ئەوە گەماروی نوێ دەبێت زیاتر لە گەماروی پێشووتر بێت بۆ ئەوەی بتوانێت هەمان کاریگەریەکی استراتیژی دروست بکات. ئایا ئێران بەڕاستی لە کۆتایی تواناکانی خۆیدایە؟ لەلایەک ئابووری ئێران بەردەوام لەژێر کاریگەری هەڵاوسان، کەمبوونەوەی توانای کڕین، کێشەکانی بانکی، فشار لەسەر داهاتی نەوت، خەرجە سەربازیەکان، خەرجیەکانی بەردەوامبوونی جەنگ بووە. بەڵام لەلایەکی ترەوە گوشاری ئابووری بە خودی خۆی بەرامبەر نییە بە شکستی سیاسی. ڕژێمەکانیش دەتوانن بۆ ماوەیەکی درێژ لە ژێر فشار بمێننەوە. ئەگەر سیستەمی ئەمنی و سیاسی ناوخۆییان بتوانێت کۆنتڕۆڵ بەسەر کۆمەڵگادا بپارێزێت. لەبەر ئەمە پرسیارەکە نابێت تەنها ئەوە بێت کە ئایا ئابووری ئێران دەتوانێت بەرگەی گەمارۆ بگرێت، بەڵکو دەبێت بپرسین ئایا فشار ئابووریەکان دەتوانن تێچوونێکی سیاسی لە ناو سیستەمی دەسەڵاتدا دروست بکەن. هەڵوێستی تاران پاشەکشە یان بربەرەکانێ بە پێی لەژێکی ئەمنی کۆماری ئیسلامی، خۆڕادەستکردن لە ژێر فشار دەتوانێت لە ناوخۆدا بە نیشانەی شکست لێک بدرێتەوە. بۆیە فشارێکی زۆر گەورە دەتوانێت دوو ئامانجی جیاواز دروست بکات. سیناریۆ یەکەمیان پاشەکشەی تاکتیکی، تاران بۆ کڕینی کات دەکرێت هەندێک بژاردە قبوڵ بکات.
کەناڵی دیپلۆماسی بکاتەوە و لە هەندێک بواردا پاشەکشە بکات. ئەمە زۆرتر لەوەی خۆڕادەستکردن بێت پاشەکشەی تاکتیکی دەبێت بۆ ڕێکخستنی تواناکەن. و سیناریۆیەکی تر سیناریۆی دووەم بربەرەکانی زیاتر ئەگەر تاران وا هەز بکات کە بڵێن هەر پاشەکشەیەک داواکاری نوێی واشنتۆنی لێ دەکەوێتەوە ئەوە لەوانەیە بە پێچەوانەوە هەڵوێستی تونتری هەبێت کرانەوەی کەناڵی دیپلۆماسی کەمترش بکاتەوە و زیاتر پشت بە چین و رووسیا ببەست. فشار لەسەر بەژەوەندی هاوپەیمانەکانی ئەمریکا زیاد بکات و هەڵسوکەوتی سەربازی خۆی بەرز بکاتەوە. ئەمەش ئەو ناوچە کوێرەیە کە هەندێک شۆڤەکارە ئاماژەی پێدەدەن. گەروی هورمز لەم استراتیژیەدا شوێنێکی تایبەتی هەیە. واشنتن ئەم هاوکێشەیەی دەوێت. گەمارۆ زایت کەمکردنەوەی داهات زایت فشار لەسەر ڕێم و زایت پاشەکشەی سیاسی. بەڵام ئەگەر ئێران بتوانێت بە هەر شێوەیەک هەڕەشەیەکی بەردەوام لەسەر گواستنەوەی نەوت و گاز دروست بکات ئەوە زنجیرەی سەرەوە دەگۆڕێت بۆ گەمارۆ و فشار لەسەر ئێران. ناڕزایی لە بازاری جیهانی وزە فشار لەسەر هاوپەیمانانی ئەمریکا فشار لەسەر واشنتن بۆ گرتنە بەری ڕێکاری دیپلۆماسی. لەو ڕۆوە هورمز تەنها کێشەیەکی ئێرانی نییە کێشەیەکی جیهانی وزەیە. چین و هەندستان خاڵی سەرەکی شکستی گەمارۆکان هەر استراتیژیەکی نوێی ئەمریکا بۆ گەمارۆی ئێران بە شێوەیەکی گەورە پەیوەستە بە هەڵبێستی چین و هەندستانەوە. ئەگەر ئەم دوو وڵاتە بەردەوام بن لە کڕینی نەوتی ئێران گەمارۆکە تەواو نابێت بۆیە واشنتن بەردەوام دەبێت لەسەر گەمارۆی لاوەچی بۆ دروستکردنی فشاری زیاتر. بەڵام ئەمە خەرجیەکی دیاریکراوی هەیە. ئەگەر ئەمریکا سزا بەسەر کۆمپانیا و دامەزراوەکانی هاوپەیمانی خۆی بسەپێنێت ئەوە دەتوانێت هاوپەیمانیانی خۆی ناڕازی بڵێن ناڕازیان بکات. بەم شێوەیەش جەنگی ئابووری دژی ئێران دەتوانێت ببێتە جەنگێکی دیپلۆماسی لەگەڵ هاوبەشانی خودی ئەمریکا. ئایا بڵوقە لە بری جەنگ کارایی دەبێت؟ بەتەنیا بە ئەگەری زۆر کەم. بەڵام ئابلوقە فشاری سەربازی، فشاری دیپلۆماسی، داخستنی کەناڵە داراییەکان، فشار لەسەر هاوبەشەکانی ئێران دەتوانێت کاریگەریەکی زۆر گەورەتری هەبێت. واتە واشنگتن لە ئێستادا هەوڵ دەدات سیستەمێک لە فشاری بڵین لەسەر چین دروست بکات. ئامانجی سەرەکیشی ئەوەیە کە تاران نەک تەنها هەستی بە گوشاری ئابووری بڵین تون بکات بەڵکو حەز بەوە بکات کە دەرگای هەڵاتن لە فشارەکە بەردەوام دادەخرێت و هەڵسەنگاندنی کۆتایی پرسیاری ئەوەیە ئایا ئەمجارە ئێران پاشەکشە دەکات؟ وەڵامێکی سادەی بەڵێ یان نەخێر نییە. ئەوەی گۆڕاوە ئەوەیە کە ئێران لە ژینگەیەکی زۆر خورستردا قەراری گرتووە. بەڵام ئەوەی هێشتا نەگۆڕاوە ئەوەیە کە گەمارۆ بە تەنیا ناتوانێت بە دڵنیایی ڕژێمێکی سیاسی ناچار بەخۆ بەدەستەوەدان بکات. بۆیە ئەگەر ترەمپ بێوێت لە جەنگی سەربازیەوە بگوازرێتەوە بۆ جەنگی ئابووری سەرکەوتنەکەی پەیوەستە بە سێ فاکتەری سەرەکی. یەکەم، ئایا ئەمریکا دەتوانێت کەناڵەکانی داهاتی ئێران بەڕاستی ببڕێت؟ دووەم، ئایا چین و هەندستان دەتوانن بەرگەی فشارەکانی واشنگتن بگرن؟ سێیەم، ئایا فشارەکە لە ناوخۆی ئێران دەبێتە هۆی گۆڕینی هەڵوێستی دەسەڵات یان بە پێچەوانەوە دەبێتە هۆی یەکخستنی دەسەڵات لە دەوری هەستی بەرگری بەرامبەر بە هەڕەشەی دەرەکی. کۆتایی گەمارۆی نوێی ئەمریکا بە خودی خۆی نابێت ئامرازێک بۆ پاشەکشتکردنی ئێران، بەڵکو ئامرازێکە بۆ زیادکردنی نرخی بەردەوامبوونی جەنگ و بەردەوامبوونی دۆخی تاران. ئەگەر واشنتۆن بتوانێت لەگەڵ ئەم فشارە ڕێگایەکی دیپلۆماسی باوەڕپێکرا و دابین بکات ئەوە ئەگەری پاشەکشەی تاکتیکی ئێران زیاد دەبێت. بەڵام ئەگەر تاران باوەڕ بەوە بکات کە هەر پاشەکشەیەک داواکاری نوێی واشنتۆنی لێ دەکەوێتەوە فشارە ئابوووریەکان لەوانەیە بە پێچەوانە و کاریگەری پێچەوانەی هەبێت و ئێران سوورتر بکات لەسەر هەڵوێستەکانی خۆی. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی گەروی هورمز، شەڕی ئیرادەکان لە نێوان واشنتۆن و تاران. بەهرۆز ڕەوفەم بابەتی ئامادە کردووە. ململانەی نێوان ئەمریکا و ئێران لەسەر گەروی هورمز تەنها کێشەیەکی سەربازی یان دەریایی نییە، بەڵکو شەڕێکە بۆ گواستنەوەی فشارە دەرەکیەکان بۆ ناوخۆی بەرامبەر. فشارە دەریایی و ئابووریە توندەکان دەتوانن ئێران تووشی کێشەی داهات نرخەکان نەوت و بازار بکەن و بەوەش هەزینەی بەردەوامبوونی سیاسەتی دەرەکی بۆ حکوومەت زیاد بکەن. لە بەرامبەرەوەشدا ئێران هەوڵ دەدات فشارەکانی ئەمریکا بە وێنەی هەڕەشەی دەرەکی پیشان بدات و لە ڕێگەی هەستی بەرگری نیشتیمانیەوە پشتیوانی ناوخۆی بەهێز بکات.
بەم شێوەیە هەمان فشار دەتوانێت لە یەک لایەن بێتە هۆی ناڕزایی و لەلایەکی تریشەوە بێتە هۆی کەمبوونەوەی کۆمەڵگە لە دەوری حکوومەت. لە هەمان کاتدا درێژخایەنی کێشەی هۆرمز دەتوانێت فشارە ئابوووریەکان بۆ ئەمریکا و هاوپەیمانانی بڵین هاوپەیمانانی خۆیشی زیاد بکات و بە تایبەتی ئەگەر بازاڕی وزە و نرخی نەوت بە شێوەیەکی بەردەوام نەئارام بن. بۆیە هەردوو لایەن هەوڵ دەدەن یەکتر بگەێنە ئەو خاڵەی کە هەزینەی بەردەوامبوونی ململانەیەک لە سوودی ئەوە زیاتر بێت. لە کۆتاییشدا گەروی هورمز دەتوانێت ببێتە مەیدانی شەڕی ئیرادەکان، ئەو لایەنی بتوانێت فشار دەرەکیەکان بەکەمترین زیان بۆ ناوخۆی خۆی بەردەوام بکات و لە هەمان کاتیشدا فشارەکە بۆ ناوخۆی بەرامبەر بگوازێتەوە. دەستێکی بەهێزتر لە دانی مەرجەکانی داهاتووی ململانەکاندا دەبێت. پێکەوە گرێدانی هورمز و بابولمەندەب. عوسمانی حاجی مارەف ئەم بابەتەی ئامادەکردو بەم جۆرە دەست پێ دەکات کە بۆتان دەخوێنمەوە. ماترسی ڕاستەقینەی ڕۆڵی حوسیەکانی یەمەن لەوەدایە کە هەر هەوڵێگەی دەن بۆ داخستنی گەروی بابولمەندەب یان تێکدانی کەشتیوانی بە قەبارێکی گەورە لە بنەڕەتدا سروشتی خودی ململانێ و شەڕی ئەمریکا و ئێران دەگۆڕێت. واتە دەبێتە ڕوبەڕووبوونەوەیەک کە کاریگەری لەسەر بەرەنگاربوونەوەی نێوان واشنتۆن و تاران هەیە. لە هەمان کاتدا کۆمەڵگەی نێودوڵەتی خۆی لە بەردەم قەیرانێکدا دەبینێتەوە کە هەڕەشە لەسەر یەکێک لە گرنگترین خوێنبەرەکانی بازرگانی جیهانی دەکات. هەوڵی هەریەک لە حوسیەکان و کۆماری ئیسلامی ئێران تەنها بۆ بەرزکردنەوەی ئاستی مەترسی ئەمنی و بە ئامانجگرتنی چەند کەشتیەک یان تەنانەت هەڕەشەکردن لە کەشتیوانی دەتوانێت بەس بێت بۆ بەرزکردنەوەی تێچووی کەشتیوانی و تێکدانی بازاڕە جیهانیەکان بەبێ ئەوەی پەرەبستێنێت بۆ ڕوبەڕووبوونەوەی دەریایی تەواو کە کاردانەوەکانی ئەستەمە کۆنتڕۆڵ بکرێت. گروپی حوسیەکان نەک هەر لە هەواڵی یان لە هەوڵی هەڕەشەکردن لە کەشتیوانی لە دەریای سووردا بەڵکو بۆ دووبارە پێناسەکردنەوەی ڕێساکانی بەڕێوەبردنەکەی بەرەو هەنگاوی سەپاندنی ڕوسوماتن بەسەر ئەو کەشتیانەی کە لە گەروی بابولمەندەبدا تێدەپەڕن. ئەمەش ڕنگدانەوەی گۆڕانکاریە لە استراتیژی تێکدانی کەشتیوانیەوە و هەوڵدان بۆ گۆڕینی یەکێک لە گرنگترین خاڵە خنکێنەرە دەریایەکان لە جیهاندا بۆ سەرچاوەیەکی کاریگەری سیاسی وابووری. ئەم هەنگاوە ئاوێنەی ئەو مۆدلەیە کە ئێران لە گەروی هورمز دەستی بە پەرەپێدانی کردووە و قۆناغێکی نوێ لە بەرامبەر ئازادی کەشتیوانی نێودوڵەتی دەکاتەوە. دیارە ململانەی نێوان ئەمریکا و ئێران تەنیا لە کەنداوی عەرەبی و گەروی هورمزدا قەتیس نەماوە، بەڵکو دەستی کردووە بە درێژبوونەوە بەرەو دەریای سوور کە گەروی بابولمەندەب وردە دەبێت یەکێک لە مەترسیدارترین شێوە لە شانۆکانی ڕوبەڕووبوونەوە. ئەم گەروە کە خوێنبەرێکی گرنگە بۆ بازرگانی جیهانی ئێستا لە ڕێگەی حوسیەکانەوە چەقۆیەکی مزایدەی زیاد بۆ تاران دابین دەکات کە کەمتر نییە لە توانە تەقلیدیەکەی بۆ هەڕەشەکردنی کەشتیوانی لە کەنداو بەمەش هەڕەشەی فراوانکردنی بازنەی ململانیەکان لە کەنداوە تا دەریای سوور دەکات. لە قۆناغە سەرەتاییەکانی ڕوبەڕووبوونەوەی واشنتۆن و تاران حوسیەکان ئاستێکی سنوورداریان لە تێوەگلانی سەربازیدا پاراست. خۆیان لە ئەنجامدانی هێرشەکان لە دژی ئیسرائیل قەتیس کرد. لە هەمان کاتیشدا چاوەڕێی پەرەسەندنی ململانیەکان بوون، بەڵام پێژاتەکانی ئەم دوایەی ناو یەمەن لەگەڵ نێوبوونەوەی گەژیەکانیان لەگەڵ سەعودیە وای کردووە ئەو گروپە ڕوبەڕووبوونەوەیەکی تونتر بگرێتە بەر بەمەش گەروی بابولمەندەب بگەڕێتەوە پێشەنگی حساباتی ناوچەیی و نێودەوڵەتی. ئەم هەڵکشانە گزارش لە تێگەیشتنی حوسیەکان دەکات کە جوگرافیا بۆتە یەکێک لە گرنگترین ئامڕاز استراتیژیەکانیان لە کاتێکدا کە گەروی هۆرمز نوێنەرایەتی هێڵی تەقلیدی ئێران دەکات بەسەر بازاڕەکانی وزەدا. بابولمەندەب توانای کاریگەری لەسەر ئەو کۆریدۆرە دەریایە دەدات کە دەریای سوور بە کەنداوی عەدەن و زەریای هەندیەوە دەبەستێتەوە کە ڕژەیەکی بەرچاو لە بازرگانی و دابینکردنی وزەی جیهانی کە بۆ ئەوروپا و ئاسیا تەرخان کراوە بەو ڕێڕەوەدا تێدەپەڕێت. ئەمە ژوا دەکات بتوانرێت لە یەک کادا لە دوو ئاراستەی باکووری کەندا و باشووری دەریای سوورەوە فشار بخرێتە سەر ئابووری جیهانی. پێدەچێت هەڕەشەکانی ترەمپ بۆ سزادانی سەربازی گەورە لە دژی حوسیەکانی ئێران و حوسیەکان ببورن حوسیەکان و ئێران هەوڵێک بێت بۆ ڕێگریکردن لە هەر کارێک کە دەیانەوێت داهاتووچەی کەشتیوانی لە گەروی بابولمەندەب تێک بدات. واشنتۆن ئەوە دەزانێت کە هەر بچرانێک لەم ڕێڕەوی ئاوەدا کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر بازرگانی جیهانی و بازاڕەکانی وزە. لەم چوارچێوەیەدا بابولمەندەب وردە دەبێتە خاڵێکی فشار هاوتەرێب لەگەڵ گەروی هورمز لە کاتێکدا ئێران توانای ئەوەی هەیە هەڕەشە لە هەناردەکردنی وزە لە کەنداوە بکات.
حوسیەکان توانایەکی زیادەیان پێدەبەخشن بۆ ئەوەی لە دیوی باشووری دەریای سوورەوە کاریگەری لەسەر بازرگانی جیهانی هەبێت. بەمەش بژاردەکانی ڕێگریکردن فراوانتر دەکات و حساباتی ئەمریکا زیاتر ئاڵۆزتر دەکات. هەروەها کاریگەری باڵای دەبێت لە زیاتر پاشەکشەکردن بە دەوری سیاسەتەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. گەر بەم شێوەیە دۆخەکە پەرە بستێنێت. بابڵمەندەب چیتر تەنیا ڕێڕەوێکی ئاوی استراتیژیان درێژکراوی ململانەی یەمەن نییە، بەڵکو دەبێتە یەکێک لە گرنگترین مزایدەی ڕوبەڕووبوونەوەی ناوچەی نێوان ئەمریکا و ئێران. ئەگەر گەروی هورمز دەواازەیەک بۆ فشارخستنە سەر بازاڕەکانی وزە نوێنەرایەتی دەکات، ئەوە بابڵمەندەب دەبێتە دەواازەیەکی کاریگەر لەسەر بازرگانی جیهانی لە باشوورەوە. بۆیە چیتر هەر جۆرە هەڵکشانێکی حوسیەکان وەکو پەرسەندنێکی ناوخۆی یەمەن لێک نادرێتەوە، بەڵکو وەکو بەشێک لە شەڕێکی فراوانتر بۆ ئاسایشی ڕێگا دەریاییەکان و داڕشتنەوەی هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە ئاکامیشدا بە بەرژەوەندی ئێران لێک دەدرێتەوە. دەستپێشخەری حوسیەکان تەنیا لاساییکردنەوەی هاوپەیمانی ناوچەی خۆیان نییە، بەڵکو درێژکراوەی کردەی استراتیژیەکی ئێرانیە کە لەسەر بنەمای دابەشکردنی هێڵی دەریایی لە نێوان گەروی هورمز و بابڵمەندەب دامەزراوە. ئەمەش ڕێگە بە ئەمریکا و هاوپەیمانەکانی دەدات نەک تەنها ڕوبەڕووی یەک تەحەدا، بەڵکو ڕوبەڕووی دوو بەرەی دەریایی بەیەکەوە گرێدراو ببنەوە. مەترسیەکانی پرۆژەکەی و پرۆژەی حوسیەکان لە هەوڵداندایە بۆ دامەزراندنی پێشینەیەکی نوێ لە بەڕێوەبردننی ڕێڕەوی دەریایی نێودوڵەتیدا. ئەگەر ئێران سەرکەوتوو بێت لە گۆڕینی گەروی هورمز بۆ کەرەستەیەکی کوژاری سیاسی، حوسیەکان سەرکەوتوو بن لە دووبارەکردنەوەی هەمان مۆدێل لە بابڵمەندەب، ئەوە ململانەکان تەنیا لە ئازادی کەشتیوانیدا سنووردار نابێت، بەڵکو درێژ دەبێتەوە بۆ دووبارە کێشانەوەی یاساکانی کۆنتڕۆڵکردنی بازرگانی جیهانی و گۆڕینی ڕێگا دەریایەکان لە فەزای نێودوڵەتیەوە بۆ مزایدە لە ململانەی ناوچەکاندا. ڕەنگە لەم نێوەدا گرنگترین وانە و ئەزمون بۆ ئێران ئەوە بێت کە ئاسایشی گەروی هورمز و بابڵمەندەب چیتر تەنیا خەمی ئێرانیان کەندا و ناوچەکە نەبێت، بەڵکو بووەتە پرسێک کە کاریگەری لەسەر سەقامگیری تەواوی سیستەمی ئابووری نێودەوڵەتی هەیە. بەمەش ئاسایشی بابڵمەندەب دەکاتە پرسیارێک کە حساباتی سەربازی تێدەپەڕێنێت و بۆ شەڕێکی پەیوەست بە سروشتی دەوڵەت و ناسنامەی دەسەڵات لە کناراوەکانی دەریای سووردا. لە هەمان کادا ئاستی ململانی جیهانیەکانی وڵاتانی زلهێزی دنیا بە ئاقارێکی تردا بەڕێ دەکات. ڕێگا دەریایەکان چیتر بارمتەی ململانەی نێوان دوو دەوڵەت نین، بەڵکو بوونەتە جێگەی ڕەشوەگیری گروپە نێودەوڵەتیەکان و گۆڕینی ئاستی هاوسەنگی لایەنەکان بە دەوڵەتەکان و گروپە میلیشیەکانەوە. ئیتر ئەمە ساتێکە لە ئاستی جیهاندا کە تەنیا هەڵسەنگاندنی هەڵوێستەکان لێک ناداتەوە، چونکە پێویستی بە پێناسەکردنەوەی چەمکی ئاسایشی ناوچەی و نێودەوڵەتی و دەرچوون لە قەیران و بارگرژی و جەنجاڵی هەیە. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست، بەم جۆراتی نەکۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێت. سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان نابوون. هیوادارم بابەتەکان جێگەی ڕەزامەندیتان بوو بێ و سپاس کە لەگەڵمان بوون. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.